هەمیشە و تومانە لە درێژەدان بە سیستەمی خوێندندا گرنگە لە نێوان وانەکاندا وانەی هونەر و وەرزش بەردەوام بوونی هەبێت چکە بەشێکی زۆر گرنگە کاتوانێ هاوکاری خوێندکاران بکە کە بتوانن هەم لە ڕووی حەز و ئارەزوو خولیاکانی خۆیانەوە هەم لە ڕووی ئەوەشی کە ڕۆژانە چەند کاتژمێرێک بە کۆمەڵی وانەی ترەوە ماندوو ئەبن و هەر زۆر ویان لێت کە زۆر جار وەرگرتنیان کەمترە بێتەوە بەڵام هونەر دنیایەکە کە ئەتوانێت ژیانێکی جوانتر و جوانترە پێبەخشێ وەرزشکردنیش باماشەوە لەم نێوەندەیە هونەر لە نێو خوێندنگاکانە بوونی هەیە و چەند مامۆسایەکی بەڕێز کە بە شێوەیەکی باش لەگەڵ خوێندکارەکانە ئەتوانن کاری جوان و کاری هونەری جوانیش بکەنیتر لە ڕووی میوزیکەوە بێ لە ڕووی شانەوە بێ لە ڕووی شێوەکاریشەوە بێت ئێستا واکراوە لە ناو خوێندنگاکانە هۆڵی تایبەتیشیانەیە هەم بۆی کە بتوانن ماوەیەک لە ناو خوێندنگاکانیانە لەو شوێنانە کاری هونەری بکەن لە خوێندنگەی خۆشنای بنەڕەتی نمایشی شانۆیشان کردو بۆ بە ناونیشانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمە بە خۆی لە خۆیان هەر دەتوانین لە ناوەکەیەوە کۆمەڵێک شێوازی ئامۆژگاری وەربگرین بابزانین چۆن توانیان ئەم شانۆی ڕێبخەن و لە هەمان کاتیشا ئەم شانۆیە چی پامێکی لە پشتەوە بۆ چکازانی شانۆ بۆ خۆی مینبەرێکە بۆ گەاندنی ڕخنەوە بۆ چوونەکان و گەاندنی پامە جوانەکانیش و لە هەمان کاتیشا باسێکیش لە وانەی هونەر بکەین مامۆسایانی هونەر بکەین بە چ شێوازی لەگە خوێندکارانە ئەتوانن درێژە بە سیستەمی خوێندن من گفتوگۆ لە سەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاوان حەمەکەریم وەکو مامۆسای شانۆ وهروەها مامۆستا سازان محەممەد وەکو مامۆسای هونەر هەروەها مامۆستا هودا عومەر وەکو توێژەر کە بەڕێزیان لە نێو ئەم خوێندنگایە ڕۆژانە لەگەڵ خوێندکارانە زیاتر کارەکانیانەکەن و کۆمەڵ خوێندکاری ئازیزش لە ئێستا لە لای ئێمە میوان زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سەرەتا دەستخۆشیتان لێکەین سپاس بۆی کە کارێکی واتان کردەوە سپاسیش بۆی کامڕۆ لە لای ئێمە میوانن ئەو خوێندکارە ئازیزانش زۆر زۆر بەخێر بێن هەرات نەژورۆتمی ترەتەمانە بن بە شانۆکار ئاسمان نۆ ڕێسکێ هەڵبژێرن مامۆستاکان زۆر زۆر بەخێر بێ هاوڕێکی کۆنم دەبێت کشێکترمان نەبینی چاومڕۆن منی چاومڕۆز و لە هەمان کادا باسیەوە بکەین لە خوێندنگاکەی خۆتانە خوێندکاران تا چەند بالەوە دەست پێ بکەین حەز و خولیان هەیە بۆ هونەر سەرەتا بە ناوی خوا و سپاس بۆ میوانداری کەناڵی کورسات کەناڵی کورسات هەمیشە پێشەنگ بووە لە خزمەتکردن بە بواری هونەر بە شێوازێکی گشتی و دەستێکی باڵای هەبووە لە پرۆسەی لە خزمەتکردن بە پرۆسەی پەروەردە و فێرکردن و بە تایبەت خزمەتکردن بە بواری مناڵ لەو سۆنگەیەوەی ئێمەمڕۆ لە خزمەت جەنابتانین زۆر ئەمانەوەی باسی ئەو کارە بکەین کە ئەو شانوەیە کە هەڵبژێراوە لە درێژەی کار و چالاشیەکانی فیستیڤاڵی ساڵانەی قوتابخانە بنەڕەتیەکانی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بە سیستمێک قوتابخانەکان هەڵبژێراون بۆ ئەم نمایشانە کە ئەکرێ هەر قوتابخانە و نمایشی هەڵبژاردووە دقیقی هەڵبژاردووە ئیشی لەسەر کردو دیارە ئێمەش لەگەڵ مامۆستا سازان هاوکار و خوشکی ئەزیزم بۆ کاری دەرهێنانمان بۆ ئیشە کردووە لە سەرەتای ئیشەکەمان گرنگیمان ناوە بۆی لە چ دقیقا ئیشکەین کە خزمەت بە پرۆسەی پەروەردە و لایەنی دەرونی مناڵ بکە و بتوانین لایەنێکی باش ئاراستە بکەین بۆ قوتابیان کە فێری جۆرێک لە باشیەکانی ژیانی خۆیان بن کە بتوان خزمەت بەوە بکەن کە با بڵین ئەوەی کە با بڵین مناڵ دروستەکە تاک دروستەکە بۆ ئایندێکی باش کە لەسەر ڕەوشتی خۆی پەروەردەیەکی جوانی بکەین بۆی خاوەن پێداویستی تایبەتمان هەڵبژار شکر بمانوێنەمانی لە کۆمەڵگای ئێمەیە خاوەن پێداویستی تایبەت با بڵین لایەنێکی سەرێکی ئەم کۆمەڵگای پێگەێناوە و ئێمە بێ لێ ئێستۆ مناڵەکان ئاراستە بکەین کە بەڕاستی ڕێز لەو لایەنەی کۆمەڵگایە بگرن کە لە ئایندەشا دەورێکی باڵا ئەبینن بۆ خزمەتکردنی ئەم کۆمەڵگایە بۆیە لە دەقەکە و ئیشمان لەسەرەوە کردووە کە بەڕاستی پێویستە ئێمە ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت بگرین و خاوەن پێداویستی تایبەت هەمیشە بە ئێمەڵێ مەڕوانە کەمی جەستەم بڕوانە مێشک و هزر و تواناکان بۆیە ئێمە لەو ئاراستەیەوە ئیشمان لەسەرم دەقە کردووە و توانیمانە ئەو پەیامە بگەێنین دەستان خۆش بەردەوام بن ئینشەڵڵا ئەزیێت کێشیمان کەکە بێ بەدەست مامۆستا سازان زۆر بەخێر بێن زۆر بن جا ناوی شانۆیەکە باستان کرد کە خاوەن پێداویستی تایبەت و هەروەها ویستوتانە پەیامێک وەکو ڕێزگرتن بۆ ئەم توێژش لە ڕێگەی ئەم شانۆیەوە بگەێنن لە ڕاستیە پێم خۆشە بەڕێستان باس لاوە بکەن هەڵبژاردننی ئەم دەقایان ئەم ناوەڕۆ کە بۆ شانۆیەکە چی بوو و هەروەها مناڵەکان تا چەند ئامادە بوون بۆی کە بەشداری بکەن لە شانۆیەکەیە بەڵێ زۆر سپاس وەکو سەرەتا هاوکار مامۆستاکان وتی دەستخۆش بۆ بەرنامەکەتان کەناڵی کورسات بە تاکید ئێمە کاتێک کە ئەم
چالاکی ساڵانە ئەکرێت فستیڤالێک ئەکری ئاگادارەکرینەوە بێ دقێک هەڵبژێرین ئێمەش ئەوەی کە خۆتان نزانن خاوەن پێداویستی تایبەت نسبەتێکی زۆر زیایی کردو لە ناو قوتابخانەکانە ئەمەش چاوڕوونیەکی ئەوێ بۆ خوێندکارەکان بۆی بتوانن خۆیان بگونجێنن بەیەکەوە وەکو هەر کەسێکی ئاسایی بتوانن هاوکاری یەکتر بن. ئێمەش لەم ڕوانگەیەوە ئەم دەقەمان هەڵبژاردووە یعنی ئامانشمان ئەوە بووە کە خاوەن پێداویستی تایبەتیش هەروەکو کەسێکی ئاسایی توانای فکری هەیە ئەتوانێت داهێنان بکە ئەتوانێت لە بواری خۆیان گەشەی پێبات لەم ڕوانگەیەوە دەقەکەمان اختیار کردووە دەستان خۆش بچینە لای مامۆستا هودا وەکو توێژەرێ لەم خوێندنگای هەمیشە زانین کە زۆر جار تواناکانی خاوەن پێداویستی لە کەسانی ئاسایی زۆر زیاتر لەوانەیە بەهرەیەکی باشتریان هەبێ و کاری باشتر بکە بەردەوام خوێندکاران زۆرەچن بۆ لای توێژەرەکان یعنی حەزەکەن گەشتییانەیە بوانین بڵێن حەزەکان شتێکیان هەبێ بڵێن ئێمە حەزمان لەوەی ئەمانێ ئەوە بکەین تۆ توانی ئەوما ینی تۆ بیتە پردێ لە نێوان خوێندکاران و مامۆستا عازیزەکان یاخوب توانین ڕێخۆشکەرێک بی بۆیان یاخوب پەیوەندیەکی باشی تۆ و دایک و باوکی خوێندکارەکان هەیە کارکردنی ئەم شێوازی هونەرە تا چەند یارمەتی دەرە بۆ لایەنی کۆمەڵایەتی ئەم خوێندکارانە تا چەند گرنگە بۆی کە مناڵەکان بتوانن زیاتر لە یەک دوور نەکەونەوە زیاتر تێکەڵ بن چکە پەیامی هونەر ئەوە نەجوانە زیاتر لە یەکترە نزیکە کات و خۆشەویستی لا دروستەکە واد لێکا کەیتر کۆمەڵە شت هەبوو کە پێشتر لەگەڵ یەکتران نەتانوتووە بە یەکۆ زیاتر ئێڵەن و زیاتر هۆگری یەکترە بن ئێوە وەک توێژەر لەم بوارەیە تا چەند بۆ ئەم مناڵانە گرنگە ئەم بوارە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم وەکو هاوکارانیشم باسییان کرد گرنگێکی زۆری هەیە بە تایبەت ئێستا کاتچینی خاوەن پێداویستی تایبەت زۆر زیای کردووە پێویستە گرنگێکی پێ بدرێت و بە مناڵەکان بناسێنرێ و لە ڕێگەی بابەتی با بڵێن عیلمیەوە مناڵەکان زۆر لەو هەستە تێناگەن و باشتریش کە بکرێت لە ڕێگەی هونەرەوە بتوانین بە مناڵەکان بگەێنین کە ئەوانی ژۆکو هەر تاکێکی تر توانای بەشداریکردنیان هەیە یاخود لەلایەنی پەروەردەیەوە لەلایەنی هزریەوە توانای ئەویان هەیە کە وەکو ئێمە با بڵێن تەعامل بکەن لە ژیانی ڕۆژانەیە ئەگەر با بڵێن نوقسانێکی جەستەیان هەبێ ناکرێت ئێمە لە کۆمەلگادایان ببڕێنین وایە جا مامۆستا هودا ئێوە لە قوتابخانەکەی خۆتان خوێندکارتان هەیە کە خاوەن پێداویستی تایبەت بێ و لەگەڵیشە دوای بەڕێوەچوونی ئەم شانۆیە لا دوای منداڵەکان بۆ چوونیان لەبارەی خاوەن پێداویستی تایبەتەوە چۆن گۆڕیاوە بەڵێ لە مەکتەبەکەی ئێمە نزیکی نۆ حاڵتی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە و بۆیە گرنگێکی زۆریشمانەوە بم بابەتی خاوەن پێداویستی تایبەتە چونکە لە مەکتەبەکەی ئێمە بوونی هەیە و پێویستە ئەنی مناڵەکان بزانن کە خاوەن پێداویستی تایبەتیش وەکو ئەوان وایە بێگومان وەچەیەکی تر وەرئەگرن مناڵەکان ئێستا هەرچەند لە مەکتەبی ئێمە ئەو حاڵتەش نییە کە با بڵێن گاڵتەکردن بە مناڵی خاوەن پێداویستی تایبەت چکە ڕێزێکی تایبەتی لێگیراوە و گرنگێکی تایبەتی ژیراوە بەردەوام مامۆستاکانیش هاوکاری خوێندکارەکانەکەن و باسی خاوەن پێداویستی تایبەتەکەن و هەرچەند ینی هەر پێویستێکیش بکات ئێمە ینی لایەنی توێژەرانێ یارمەتیانین دەستان خۆش سپاس بۆ با بچین لای خوێندکارەکان سەحات چینە لای ئەم کوڕە قۆزە جوانە نواندن خۆشە لە شانۆیە چۆن خۆش بوو لای تۆ خۆت حەزت کرد یا مامۆستاکەمان خۆشەویستی کرد لە وەڵام زۆرم حەز لە خاوەن پێداویستی تایبەت و لە شانۆکەیە پێمانەڵە یەکەم جار ناو چییە؟ من ناوم ڕەهەن ڕێبوارە لە قوتابخانە خۆش ناوی بناڕەتی ڕەهەن خاوەن پێداویستی تایبەت مامۆستاکان بۆی باس کردوون کە چێن و ئەبێ چۆن ڕێزیان بگرین و ئەبێ چۆن لەگەڵیان نابین و ئەبێ گەر پێویستیان بوو چۆن یارمەتیان بین ئەم شتانی بۆ باسکردن بە دەرەوەیکە لە شانۆیەکە بیکەن بەڵێ چۆن بۆی باسکردن وڵاتی ئەم شانۆیە ماکرد بۆ یەکە باش تۆ ڕۆڵی چیت هەبوو لە شانۆیەکەیە؟ من خاوەن پێداویستی تایبەتەکە بوو ئەها سەحمەت بوو ئەوەی کە بەو شێوەیە تۆ ڕۆڵ بگێڕیت؟ بەڵ یەخوا سەرکەوتوبی مایکەکە ئەی بۆ کچە جوانە لە دواتەوە بەخێر بێ گوڵە جوان ناوی جەنابەت چییە؟ ڕۆزیا ڕزگار ئەگەر یەک تۆز مایکەکە نزیک بکەنەوە زۆر ڕۆزیە وایە؟ ڕۆزیا گیان پێمانەڵیت کە پۆلی چەندێکی؟ پۆلی شەشم سەرکەوتوبی باشە لەگەڵ قۆناغا لەوانێت تۆزێ وانەکانە قورس بێ چۆن گونجانت لەگەڵەوەی کە لە میشەشا بەشدار بیت وڵا ڕۆژانە هەموو کاتێ لەوانەکانمان با بڵێن ئەچوونە دەرەوە بۆ شانۆکان لە هاوڕەکانم پرسیارمە کرد بە تایبەتی ئەو وانانەی کە زیاتر قورسترن ئیتر پرسیارمە کرد ئەو شتانی کە گرنگ بوونە هەمیانم لێ وەرئەگرتن و خۆم لە ماڵۆستایم لەسەرکردن باشە ئێستا لە قۆناغی شەشی ئەگەر دوای قۆناغی سێر نۆکەوانیە مامۆستا نۆ
لە دوای قۆناغینەوە حەزەکەی بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان بەڵێ سێ بەشی لێ بەشی شان و میوزیک و شێوەکاریش وڵام من خۆم زیاتر حەزم لە شانۆیە حەزت لە شانێ دەی بە هیوای سەرکەوتن مامۆسایەکی ئەوەتان لە پشتگوێی دڵنیا بە کاچیتێ چینە لای کچە جوانەی کەش زۆر بەخێر بێ زۆر زۆر سپاس ناو چییە تۆ مەیوی دڵشاد خێر بێ مەیوی خان زۆر سپاس لە چەنی تۆ لە پۆلی چەنی لە شەشم لەگە بەیەکەوەن بەڵێ باش تۆ ڕۆڵی چی دەبینی لە شانۆیەکە من ڕۆڵی مناڵێکمە بینی کە ئەڵتم بە خانپێداسی تایبەتە کرد گاڵتە و پێکردن ئەی ئەوانەی کە چیان پێوتی کە تۆ گاڵتە پێکردن ئیتر هاوڕەکان هاوکاری منیانە کردوونیان هێشگاتە بە خانپێداسی تایبەت کەم چکە ئەوان هەستیان هەبوو بە خانپێداستێکە هامۆژگاری منیان نەکرد بۆی گاڵتەی پێ نەکەم چکە منیش کەسێکم لەوان خۆخوا ئەوانی دروست کردووە ئەی ئافەر من دڵنیام خۆشە دڵ ناخۆش بوو کەوات کردەوە بەڵام توتە بە ئەو پیشانی بینەرەکانمان بینگەر کەسێکی وامان بینی نێڵینەوە گاڵتێ بکەوانە بەڵێ جەمەیلی پێمانەڵێیت ئێستاڵی کە تۆ ڕۆڵی ئەوەت بینیوە کە گاڵتت کردووە بە منداڵەکە خانپێدەستی تایبەت بووە ئەگەر لانێ خوا نەخواستە مناڵێک هەبێت لە قوتابخانەکانە بەو شێوە مامەڵە بکات لەگەڵ منداڵێکی خاوەن پێدەستی تایبەت تۆ ئەو ئامۆژگارەی لە مانوەرت کرد چۆن بۆ ئەوانی دووبارە کێتەوە بۆ ئەو منداڵانە خان پێداویستی تایبەتێکێکە لە ئێمە خۆخوا ئەوانی دروست کردو ئەگەر بەدەست خۆیان بۆە باشترین کەسیان لە خۆیان دروستە کرد نابێ گاڵتە بە خان پێداویستی تایبەتکەن چکە ئەوانیش هەستیان هەیە ئەگەر تۆ گاڵتان پێکەی ئەوان هەستیان بریندارێ بێت لە خوێندگەدا ئەبڕێن و هەستیان بریندارە بێت و هاوی هیچ هاوڕێکیان بۆ نامێنێتەوە نابێ گاڵتە بە خان پێداویستی تایبەتکەین هەستێکیان هەیە ئەوانیش کە بیان ناخۆشەکە خان پێداویستی تایبەتن وایە گاڵتی بە تۆ کرد ئەی تۆ پێ ناخۆش نەبوو بەزانی کەمە شانوێ بۆی کەپتانی و پەیامێ بکەین بۆی ئەمە مایکەکە وەرەگری لە مەیلی بۆی کە قسەکەیت زۆر باشە حەز ئەەکەیت بۆ نمونە چۆن لەوم پرسی تۆش بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان وەڵام حەزم زۆر بە زۆری لە شانۆیە حەزت لێتی بەس حەزت لە شانۆ بێ قسەمان بۆ بکەی ئەما مەساکەوان باسی ڕۆڵەکەتمان بۆ بکەی چیت کردووە ئەگەر وتە ئەو هەستەوە منە هاتم لەگەڵە لە دەورەکەمانە بینی ئەبێ وابیت هەر لە ئەنەرژی قسەمان بۆ کات زۆر بەخێر ناوچە نام ئاسیا لەخوانە ئاسیا لەقمان زۆر بەخێر بێ سەرچاو دایک و باوکە هاتن بۆ شانۆیەکەتان وەڵام من دایکم هاو دایکم هاو سێری کرد ویدیۆشی کرد ئەتۆش لە شەشیت بەڵێ ئەی دایکە پێی ناوت ئەمە ڕێ لەوانەکان تەگرێ ئەمە مەکە سعیەکە و بکەت باشترە بەڵام کە من ئەڕۆشتم ئاگەم لە دەرزەکەم نامە ئەڕۆشتم بۆ شانۆکە دوای لێم لە ڕەفقەکانمە پرسیەوە دواتر جێبەجێتە کرد بەڵێ واتە دوانە کەوتی دوایە لەوانەکانت نەخێر باش لە ماڵەوە کاتێککە دایکت هات بینی کە بەو شێوەیە بە جوانی بەتوانە لەسەر ستەیجەکە خەریکی ڕۆڵەکەت ئەگەڕی وتی چی لە ماڵەوە پێت وڵا پێوتم وتی سەرکەوتوبی و زۆریشی پێخۆش بوو یخوا هەر سەرکەوتوبی ئەمەشی وامان ئەوەیە مایکەکە ئەیە بۆ کوڕجوانی خۆ بێدەن کردو و سێرمانەکەی تۆزی قسەمان بۆ بکە بەخێر بێت خۆش بێخوا من نام ڕامان ڕێبوارە لە قوتابخانەی خۆشناوی بەرزۆر لە پۆی شەشەمی ئەلف ئای بژیت تۆ ڕۆڵی چی تەبینی لە شان ڕۆڵی سەفینمە بینی کەسێکی دوودی بووم هەر لەسەر کەنار بووم کە ڕۆڵەکەی بینی لە دینی خاوەن پێداویستی گاڵتەی بە خاوەن پێداویستی تایبەتە کرد و هەم لەسەر هین بووم ئەم ئاسیا یعنی دوولایەنەکەت گرتە بەڵێ زۆر باشە تۆ باسیەوەمان بۆ بکە لە شانۆیی ئازانین کە بێ جلوبەرگ لە بەرکەی و ئەبێ بە شێوازی خۆتان ئامادە بکەن چۆن مامۆساکان یارمەتیان بۆ شتانە وڵی یەکەم دەقەوە کە یارمەتیان سێژەکەمان تۆزە ناخۆشتر بووتە دوای و بەرە بۆ چاکردین و کردێ پۆلێکی ڕاستەقینە دیکۆری بۆ دانان شوێنەکە بەڵێ یعنی ئێستا حەز ئەەکەی هەر بەرداوام بیت ئەگەر ڕۆڵێکی ترت هەبێت لە شانۆیە هەر بڵی بیگێڕی من یەکەم جار کە چوومە شانۆیەکەم پرسیارم مات بەرداوام هەموو شانۆ چییە ئێوە کە شانۆتان کرد کەستان پرسیارتان لە مامۆساکان کرد بڵێ شانۆ چییە بۆچی شانۆکەین من یەکەم جار ئیمان کرده بوو بەس لوکو ئەمە نا ئیتر کردبووتان بەس بۆ کۆمەت بە جدی دەتان بەڵێ دەستان خۆش بێ ئەزێتە کێشی مایکەکە بێتەوە بە مامۆستاکاوان هەمویان باسی دڵسۆزیەکانی بەڕێزت ئەکەن و ئەوەی کە بۆ نمونە ئیمکانیەت ئەگەر نەبووە هەوڵت داوە چاکی بکەیت لە ئێستای گرنگیدان بە وانەی هونەر
هەر بۆ نمونە بە شانۆ چۆنە لە قوتابخانەکان زۆر سپاسیانەکەم طبعاً ئەو گەورەی خۆیانە ڕاستیەکەی مامۆستا سازان لە من زیاتر گەورەی نوانوە و هیلاک بۆ بەدەستیانەوە بەڕاستی مامۆستا سازان جێدەستی زۆر لە من زیاتر دیارە بە دڵنیایەوە و جوانەی هونەر گرنگیشی زۆر گەوری هەیە لە پرۆسی پەروەردە و فێرکردنا و ئاڕاستی تەلەبەکانەکە باڕاستێکی زۆر باش کە خوێندن تەنها وانە علمی و زانستیەکان نییە وانە کۆمەڵایەتیەکان نییە لەوانەی هونەرەوە پێمانەڵێن کە ئەو مناڵانی کە توانە و بەهرەیان هەیە بتوانین هەڵیان بژێرین و بیان خێنە سەر ستیج و ئاڕاستی بینەریان بکەین و بیان ناسێنین بە دنیای خۆیان کە دنیای هونەر ئایا میوزیک بێ ئایا شانۆ بێ ئایا شێوەکاری بێ بۆی دوایی اختیاری خۆیان بکەن چکە مناڵ لە نەتیجەیە ڕەنگە نەزانێ ئەو مۆهیبەیی کە هەیەی چییە ئەبێ ئێمەی مامۆستا ئیش لەسەرۆ بکەین توانین توانەکانیان بەدەر بخەین و پیشانیان بدەین و لەو کاتۆ دەستکەن بە خۆناسین و ئیش لەسەرۆ بکەن کەسایەتی خۆیان جێگیر بکەن و بۆی ئەمێ سوپاسیەوەش بکەم ڕاستیەکەی کە وەزارەتی پەروەردە پاربڕیاری دەرکرد کە وانەی هونەر و میوزیک نابێت لە وانەکانی یەکەم و شەشەم دابنرێ بکرێتە وانەیەکی سەرەکی بۆ ئەوی بەڕاستی ببێتە جێگای گرنگی و سەرنج زۆرترین سوودی لێ ببین زۆرترین سوودی هەبێ و گرنگی پێ بدرێ خاڵێکی تر ئەمێ سوپاسی ئیداری کاریگەری قوتابخانە بکەم کە زۆر هاوکاریمان بوون بەڕاستی بە شاغیرەکانمان و مامۆستاکانیش مامۆستانی پۆلی 6 هاوکاریان کردین شاغیرەکانان بۆ پڕکردینەوە ئیداری کارگەری کێشیان بۆ دروست نەکردین بۆ لەبەروی ئێستا زۆربەی مامۆستای هونەر بە تایبەتی شانۆ لەبەروی کاری شانۆی کاری دەستە جەمعیە مامۆستا سەرکۆزانێ کارێک نییە وەکو میوزیک بەتەنها عەزف بکەی یاخود وەکو شێوەکاری بەتەنها وێنە بچێشی ئیشی گروپە ئیشی گروپیش تۆ لەم پۆلە دووتە لە لەم پۆلە دووتە لە بە مامۆستای تر پێویست بە لێسەندنی کاتی زۆرێک لە تەلەبەکانە بۆیە پێویستی بە هاوکاری ئەم هاوکاریش ئەگەر نەکری پرۆسەکە سەرکەوتوو نابێت و پرۆفی شانۆیش بەلایانی کەم و پێویستە 20 ڕۆژ بۆ مانگێ بۆ 40 ڕۆژ پرۆڤە بکەی تاوکە ئەو مناڵانە ڕائەیەنی لەسەر ژیانی ئەو دەقا توانی کارکتەرەکان بناسن و بەباشی ئەزمایشتی کارکتەر و نمایشەکە بکەن بۆیە ئەگەر کەسەکانی چواردە و هاوکار نەبن بەڕاستی ناتوانانی کارێکی سەرکەوتوانە بەجێ بگەین و بیگەنیتە ئەنجام بە خۆشحاڵیەوە نمایشەکەمان بۆ جێگای سەرنجی بینەران و سەرپەرشتیارانی هونەر و بەسپاس و بۆ بژاردننی ئێوەش بۆ دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو سپاس بێ مامۆستا سازان زۆر جار کە باسی وانەی هونەرەکەین لە ناو خوێندنگاکانە زۆر گرنگی و تایبەتی هەیە لەوانەیە سە مامۆستاکان خۆی کۆکردبێتەوە بۆم فستیڤالە تا بتوانێت کارێکی باش بەڵام ڕۆژانە و هۆڵی شێوەکار زۆر جار بۆ خوێندکار زۆر پێویستە تا چەند لە خوێندنگاکەتانە هۆڵێکتان هەیە بۆی کە ئەم خوێندکارە جوانانە بتوانن لەوێ وێنە بکێشن زۆر جار ئەمێستا بەڕاستی زۆر یەکێکە لەوانە سەرچەکانمان کە لە زانکۆی خوێنم ئەتوانی لایانی دەرونی مناڵ لە وێنەیەکەوە بزانی و لایانی چۆنە هەم بۆ خێزانەکەی هەم بۆ خۆی هەم پەیوەندی ئێوە مامۆستا هودا وەکو توێژەرێک توان بەیەکەوە هەموو ئەتوانن بە یەکەس ناتوانێت خوێندکارێک پەروەردەکرێت بە تیمێک دەتوانێت خوێندکارێک گەورە بکرێت و ئایندەیەکی جوانیە بێت تا چەند ئەمەتان هەلێکتان ڕەخسان و کەشێکی کراوەتان کردووە کە خوێندکار بتوانێت حەز و خولیاکانی دەربڕێت بەڵێ ئێمە خۆمان قوتابخانەکەمان هەر هۆڵی هونەرمان هەیە یعنی کەشێکی هونەریمان بۆ دروست کردوون بەدەر لەوەی کە ئێمە مامۆستا هەردووکمان مامۆستای شانوین بەڵام من خۆم واقال بوومەتەوە خەریکابووم بە شێوەکاریش زۆر باشە مناڵەکان ئیشی شێوەکاریشیان حەز لێ بەڕاستی مناڵ ئەوەی کە ڕۆژانە ئەیبینی و بەسەریە لە ڕسمێکا دەری ئەبڕێت لەوانەیە ناخی خۆی بە ڕسمێک دەربڕێت ئێمە کەشێکی هونەریمان هەیە بەڕاستی قوتابخانەکەمان ئەنی قوتابخانەیەکی زۆر ئارام و خۆشە ینی مامۆستا سازان بمبورە قسەکەت ئەبڕم باسی ئەوەت کردجەنابێت کە وێنەیەک تەنانەت منداڵێک لەوانەیە ئەوەی کە لە ناخیارهەتی گزارشتی پێ بکە ئایا بووە لە نێو خوێندکارەکانتانە منداڵێک کێشەیەکی هەبوو بێت مناڵە تلانێ کێشەی ماڵەوەی هەبێت یا مناڵی تر ئازێتی بە ئەم کێشانەی لە ڕێگەی ئەم هونەرەوە ئێستا یا شانەوە بوو بێت یان شێوەکاری وای کردبێت کە بتوانێت یان دەری ببڕێت یان چارەسەری کێشەکەی بکات بەتەکید مناڵمان هەبووە کە ئەو ڕۆژی هاتووە بۆ مەکتەب لە دەرزی هونەراوێنەی کردووە دەبان تۆ ڕۆژانە بابەتێکی با بڵێن بازنە یەک چیرۆکی بۆ ئەگەڕیتەوە لە دوای چیرۆکەکە خۆی شتێک ئەکێشێت ئیتر تۆ حڕی ئەەکەیت ئازادە ئەو مناڵەتی ئەکێشێت مناڵمان هەبووە کە لە ماڵەوە کێشەیەکی هەبووە ئەو ڕۆژی هاتووە بۆ قوتابخانە ڕێک ئیشی ئەو کێشەی خۆی لەسەر لاپەڕی وێنەکەی کێشاوە یعنی بەوەیە کێشەکەیمان زانی و بردومانەتە لای توێژەرەکە کێشەکانیان بۆ چارەسەر کردووە یعنی چەنەها حاڵەتی وامان هەبووە لە قوتابخانەکە هەمووی لە ڕست لێی
وێنەکانەوە دەربڕینی وێنەکانەوە کێشەکانیانمان دۆزیوەتەوە یعنی چەند حاڵەتی وامان هەبوو کە توێژەر بەم ڕێگای حەلی کردووە ڕاستە مامۆساودا زۆر کاتە بینیت ئەگەر مایکەکەی پێێ زۆر جارە بینی لە ناو خوێندنگاکانە لە ڕابردووە بەداخۆ زۆر دەستەواژە بەکارا و مامۆسایان و مناڵەکە هاروهاجە مناڵەکە بە قسەمان ناکە بەڵام ئێستا زۆر توێژینەوە ئەکرێنی ئەو مناڵانەی وزەیەکی باشیان تایە ئەبێت تۆ بکەڕی بە دوای وزە بزانێ مناڵە بۆچی ئەمەنێت و ئەڕوات و ئەوێ چی بڵێت ئێوە توێژەرەکان هەوڵەیەن کە ئەو شتانە دەرکەن لە مناڵەکان ینی زۆر جار لەوانەیە لە دەرسێکا مناڵێک زۆر قسە بکات یاخود مناڵێک لە کاتی پشوەکانە لە ناو حوشەیە لەناو ئەوەیە لەگەڵ مناڵێکیە بەرکەوتنیان هەبێ ئەگەر بە گفتوگۆ لەگەڵ ئەمانەیە بڕۆی هەم وزەکەی لێوەرەگری هەم بەهرەکەی لێوەرەگری هەم مناڵەکەش ناشکێتەوە بۆی کە لە بەرچای هاوڕێکانە پێی بڵێ تۆ ناڵێکی هاروهاچی ئێستا ئەمە چەند کاری لەسەرک لێ لە ناو خوێندنگاکانە لە بەرەوەی ئێوەی بەڕێز توێژەر بوونتانەیە بۆی کە بتوان ئەو پەیوەندیە دروست بکەن بەتەکیت لە هەموو مەکتەبێکە مناڵ تیاکانی حروکە و جوڵەی زۆر و ئەکتیڤە و ئەم مناڵانە زۆر بەشیان بەهرەمەندن بەڵام ئەوەیە لە ڕێگەیەکیان نییە کە ئەو وزەیان دەربکەن هەنێ جار بە شاڕیان بە قسەکردن لە ناوپۆلە بە زۆر ڕێگە هەوڵ ئەیان ئەو وزەیان دەربکەن بەڵام لێرە بێت ڕێگەیەک دۆستەوە کە چۆن ئەو وزەیان سوودی لێوەربگری و چۆن توانین بەکاری بێنین ئیتر لە ڕێگەی وەرزشەوە بێ یان لە ڕێگەی هوەرەوە بێ زۆر ڕێگە هەیە توانین وزەی مناڵی پێ بەتاڵکەینەوە ئەو زێتیای کب نەبێتەوە چکە و کبکردنەوەیە زیان ئەگەێنێ بە مناڵەکە و سەرکوتکردن بێگومان ینی مناڵ ئەوەستێنێت لەبەرەوە پێشچوونی وایە ئەگەر ئازێت کێشی مایکەکە بێ بە مامۆستاکاوان بێگومان ئێوە لەگەڵی خەمی ئەوەتان بۆ مناڵەکان بە جوانی ڕۆڵەکانیان بگێڕن بە دووادار چوونیشتان ئەبێ کردبێت بۆ وانەکانیان بۆی کە بزانن کاری نەکردوتە سەروانەکانیان و دواتر تەنانەت هەر بە دووادار چوونتان کردو بینیوتانە بزانن ئایا شانۆیەکە یان هۆنەرەکە وای کردبێت ئەوەنێتر حەزیان بۆ وانەکانیان دروست بێ ئەوەی کە بۆ خۆت بینیت لە دوای بە دووادار چوونەکانت چی بوو ئەنجامەکان طبعا سەرەتا کێکەم جار ئەکتەرەکانمان هەڵبژارد بەرمەبلای ئەوەی کێمە ڕۆژانە پرۆڤەمان کردووە کورتەشانیمان ئامادە کردووە هەفتانە لەگەڵ مامۆستا سازان لە قوتابیەکان تقریبا توانای تەلەبەکانمان هەڵسەنگاندووە زانیمانە چی قابلیەتی ئەوەی هەیە کە بەڕاستی ئەو توانایی هەیە بتوانین بەکاری بین لەسەر شانۆ ئەمە خاڵی دوو کە دەستمان کرد بە هەڵبژاردننی ئەکتەرەکان لە قوتابیەکانە یەکسەر ڕاستەوخۆ پەیوەندیمان بە دایک و باوک و قوتابیەکانەوە گوتمان ئەم مناڵی تۆ لەم شانۆیە بەشداری ئەکا بۆ ئەم زەمەنە پرۆڤە ئەکەین و دوای ئەوە نمایشەکرێ ئەگەرم نمایشە بۆ نمونە یەکەم بێ ئاستێکی باشێ بە ڕەنگە لە ناو سلێمانی ببرێتە هەولێر ببرێتە شوێنی تر نمایش کرێ ئایا ڕێگە ئەدی مناڵەکەت بەشداری لەم کارە شانوێ بکە چکۆیشێکە لە گرفتەکان زۆر جار هاوڕەکانمان تووشی بوون مناڵەکان پرۆڤیان کردو 40 ڕۆژ 30 مانگی زیاتر لە ڕۆژە عەرزە دایکەکە باوکەوتێتی شانۆیە من نایڵم مناڵەکەم بێتە سەر تەختی شانۆ تووشی گەورەترین کێشە بووە ئەمەی خاڵیەک خاڵی دوو مناڵەکان کە بەشداری پرۆڤەکان کردو پێم وتون ئەم کاری کە ئێمەیکەن و کووانە وایە چۆن گرنگی بەمەعەدی ئەبێ گرنگی بە وانانەش بدەیت کە لێت ئەڕوا واتا کە من لە دەرسی زانست یابیرکاری ئێوە وەرەگرم پێویستە ڕاستەوخۆ دوای ئەوە تەلەبەکان یاخود مامۆستا پێڵین بۆتان دووبارە کاتەوە یا ئەو بابەتە وەرگرن ڕۆژ لە ماڵەوە ئەرکەکانی خۆتان جێبەجێ بکەن و هەست بەوە نەکەم فەراغێک بۆ دەرسە زانستی و دەرسەکانی ترتان دروست بوو ئەگەر قەرار بێ هەست بکەم فراغێک دروست بوو بێ و کێشێکتان بۆ دروست بێت لە ڕووی ئاستی زانستیەوە من لە ئیشەکە تانکەمە دەرەوە چکەم ئیشە بۆ ئەوە نییە بەڕاستی لەلایەنەکەی ترەوە تۆ پاڵی لێبیتەوە بڵێ من خەریکی شانۆی سعی ناکەم دەرەچم مامۆستاکان بە هیچ شێوازێک ئەمان نەمان کردو بە پاڵپشت بە قوتابیەکان هەرمان ناوە زیاتر لە دەرسەکانی تریشا و جێدەستیان دیار بێ و گرنگی زیاتر بە دەرسەکانی تریش دەستان خۆش بێ ڕامان قەت بە مامۆستا و تۆ شانۆ کردو باتی باو شانۆکانە ببینین ڕۆژێ بۆمان پیشان بە وەڵانەوە ئەدەی پێی بڵێن با شتەکانی خۆی بۆ بێنێ لەوانەیە پەیمانگاشتان پیشان بە ئەجوای ئێتان پیشان بە بۆ ئێوە خۆشترە کوڕەکانە پێ شتانە بکەن ئەگەر حەزت لە شانۆ بێ وایە قەت ئەو پرسیارە نەکردو بەزی تر لەم وڵا پێی بڵێ بەسی شەڵامان بە ئەو داوایان لێ کردی لێرەوە مامۆستا سازان ئەگەر مایکەکە بێ بە و پشتگیریکردن وەکو مامۆستاکانیش ئاماژەیە بەڕێوبەر و ستافی قوتابخانەکە بۆ ئێوە تا چەند ئەبێت ئەوەی کە ئێوە دەستان زیاتر کراوە بێ هەم لە ڕووی مادی و معنەویشەوە کە بتوانن کاری باش بۆ خوێندکاران بکەن چکە ئێستا من لەگەڵ گفتوگۆکانمانە وێنەکان مەبینی لەسەر شانۆ هەمووی جلی کورتیان لەبەرا بوو یعنی ئەمەوە لێکە یعنی تیمێک دروستەکەی بە مامۆستا خوێندکار و خێزانیشەوە یعنی هەمووی تێکەڵ بەم کارە ئەەکەی
هەموو لە مناڵێکەوە 6 کەس پێوی مەشغوڵە بێ 7 کەس پێوی مەشغوڵە بێ کەوات کردو کارێکی تیمۆرکی گەورەت کردووە و ئیشێکی هوەری جوانیشە کردووە ئەمەش پێویستی بەچێ پشتگیری بەڕێوەبەر و خوێندنگاکە ئەوان تا چەند بۆ ئێوە باش ئێمە بەڕێوبەرەکەمان هەم ستافی کارگێڕی و هەم مامۆستاکانیش بەڕاستی وکو قەڵایەک وابوون لە پشتمان چەند خۆمان و مناڵەکان حەزمان بە ئیشەکە کردووە بەرەو پێش بچێ ئەوان زیاتر هاندانی ئێمەیان ینی هانی ئێمەیان ناو کە ئیشەکە زیاتر بەرەو پێش بچێ بەڕاستی ئێمە لاریمان نییە زۆر بەڕاستی بەڕێوبەرەکەمان نمونەیە حتا یاریدەدەرەکانی بەڕاستی نمونەن لێرەوە دەستخۆشیان لێکەم و سپاسیانەکەم هاوکارمان بوون بە مادی بە معنەوی حتا بەڕێوبەر ئەگەر ویستی بێتمان بمێنینەوە ئستعدادی هەبووە لەگەڵمانە بمێنێتەوە چەند کێشەی نەبوو بەڕاستی دەستخۆشی لێکم دەستی خۆش بە نمونەی زۆر بێ مامۆستا هودا ئەگەر خوێندکارێک بەهرەیەکی هوەری تیابێت چۆن ئەبێ مامۆستاکان بیدۆزنەوە ئێستا ژمارەیەک لە مناڵەکان باسییان کرد هەر حەزەکەن تەنانەت لە بواری هوەر و بە تایبەت شانۆشا بەردەوام بێت چۆن نەکرێت کە تۆ ئەوە لێ هاتوو یەک هوەرێکی وە لە مناڵەکە بدۆزیتەوە بێگومان ینی لە ڕێگەی وێنەکەشان و هەنێک شتە هەنێ مناڵمانێ لە وێنەکەشانە باشە هەنێک ترمان هەیە لە کاری دەستیە باشە یاخود لە کێشانی شێوە لەسەر سابوون ئەنوە ئەشکال شتە ینی ئەکەن ئیشی جوان ئەکەن ساڵانە فستیڤالی هوەری هەیە لەو کاتەیە مامۆستای هوەرەکان داوایان لێ ئەەکەن کە ئەو شتانی ئەتوان ئامادەی بکەن بیکەن ئیتر زۆر ماڵمان هەیە یعنی لە ئەنوە ئەوەشکال بوارە بەهرەمەندن و بۆ باری شێوەکە شان و ئەوانش لە کاتی پرۆڤەکردنا دەرئەکەی مناڵ هەیە توانێت قسەکردنی هەیە لەسەر شان و ڕۆڵ ببینێ مناڵشمان هەیە ئەو ڕۆڵ ناتوانێت ئەو ڕۆڵە بینێ ئەترسێ ئەشڵەژێ لە ڕێگەی مامۆستاکان و هەڵسەنگاندنی بۆکەن خۆیان بۆ شێوەیە توان بەهرەکانیان بدۆزنەوە وا هەیە ئێوە پێویست بکات متمانە بە خۆیەک لە مناڵەکە بدۆزنەوە لاانێ مناڵێک کە بۆ منە بێتە سەرستەی زمانی بیگرێت زمانی پاراو نەبێ بەڵام ئەگەر قسەیەکی لەگەڵ بکەی متمانە بە خۆیەکی تیا بەرز بکەیتەوە ئاستەکەی وابێت ئەویش دەرەقەتی ڕۆڵەکان بێت یا دەرەقەتی ئەو بەشە لە هوەر بێت بەتەکی دەبێت بۆ نمونە عیناکە لە ماوەی 5 دقیقە تۆ هەڵسەنگاندن بۆ مناڵێ بکەین پێویستیانی ڕۆژێک 2 ڕۆژ لەوانێت بە 2 ڕۆژ ئەم ترسەی پشکێ قسەی لەگەڵ بکرێت و پاکاتی پێ بدێ بۆی بتوانێت خۆی لە ڕۆڵەکەی ببینێتەوە ئەو ترسەی نەمێنێ بەڵام ئەگەر بێت و هەر نەتوانێت ڕۆڵەکە ببینێت ئەو کاتەوە ئەتوانی بگۆڕین ناچارین خوێندکارەکە بگۆڕین ئەمێ بچینەوە یەک پرسیار لەو خوێندکارانە بکەین فەرموو چینۆ لای ڕان قسەمان بۆکەی باشە لە خوێندنگاکەتان ئێوە وانەکانتان هەیە هەمووها بە جەدۆل هەمانە ئیترەزانینم بۆ چیمانەیە وانەی وەرزش و هونەر هەردووچیە خوێنن لە ڕۆژەکانی خۆیان وەکو خۆی بەڵێ زۆر باشە بۆ نمونە ناڵێن ئەموانەیە با نەخوێنین دەرسێک دواکەوتین با ئەوە بەو دەرسە بخوێنین یان وانەکە وە خۆی خوێنن مامۆستاکە بوومان دووبارە کاتەوە بێت باشە تۆ لەسەر ستێژ دیالۆگی شت هەبوو وایە قسەشت ئەکرد وای لە شانۆیەکەیە لەوێ دەنگت دلێر بوو بەڵام وایە دەنگە بەرز بوو وایە نەمانزانیش ناو ڕۆژاتمەوە لە پێشەوە بەرامبەرە دانیشتم زانمەڵی چی لێرە قسەمان بۆ ناکەی ئێستا لای ئێمە لاانێ شڵەژا بێت بەڵام لەوێ بێگومان زۆر باش بۆ کە توانی لێتی بەشێک بێت لە هۆکاری سەرکەوتنی شانۆیەکە دەستەکەن خۆش بێت ئەو کچە جوانش ئەگەر حەز بکەی بەردەوام بیت و ڕۆڵێکی تر لە شانۆیە وەربگریت حەز ئەەکەی لە چ بوارێکە بێت ناوی شانۆیەکە چی بێت یان ڕۆڵی تۆ چی بێت لە شانۆیەکەیە وەڵام منوکو خۆم ئەگە حەست بکەم زیاتر حەزەکەم لەسەر بابەتی کۆمەڵایەتی بێت و ئەو دەورەشی کە خۆم حەزەکەمی بینم حەزەکەم لەسەر کەسایەتیەک بێت کە لە ناو کۆمەلگادا کە ناو ناتۆریان لەسەر دروست کردووە بیرۆکە جوانانەشت هاوبەشی پێکێ لەگەڵ مامۆستاکان تا بڵێ باشانۆیەک بکەن ئەوە بێ بەڵێ بۆچی توێ ئەوە بکەیت وەڵا بۆ ناساندنیان بێمە بڵێگەرێمە بینەرە بووین ئەگەر بیرن بیانی پێمان لێتر کە ئەو کەسانە نابێ گاڵتەیان پێ بکەین نابێ ناو ناتۆریان لێ بنین وەڵا خەڵک زۆر هەیە کە ناوەنن لە خەڵکی ئاسایی ئەگە ئاساییش نەبێ هەر ناوی لێ ئەنێن بەڵام ئەوە نابێت لە ناو کۆمەلگا بمێنێ ئەوە شتێک ناشینە ئەبێ لای بەرن بۆی کۆمەلگا بە تاوەتی بێتە سەر ئاستی کڕێ ئەی دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆش ئەفچینەوە مەیلی بوو پێمەڵی وایە مەلیخان زۆر جوانی خۆشی گۆڕیوە زۆر سپاس باش حەز ئەەکەی ئێستا کارێکت کردووە دڵنیان بۆ کارێکی تر ئاسانترە بێت چکەی تر ئەو ترسە و نامێنێ باشتر ئامادابی ئەگەر مامۆستاکان پێتان بڵێتەوە بۆ کارێکی کە بەشدارە بیتەوە لەگەڵیا
بەڵێ بێگومان چکە من شانۆم بەلا زۆر گرینگە و زۆر خولیای شانم زۆرم حەزە شانۆکردنە. میلی لە ماڵەوە ڕاهێنانت ئەکرد؟ بەڵێ. لە چ بوارەکە بۆ نمونە وەکو قسەکردن وەکو جوڵەکانت لە چ بوارەکە؟ لە هەموو بوارەکانە وەکو قسەکردن دەممان نزم بوو و پێ ئەکەنین خێراش بووین بۆیە ئەبواە لە ماڵ و پرۆڤی زۆرترمان کردای بۆیە بۆی سۆتمان ناتق بە لە شانۆکەیە ئەبواە بە جوڵەیەکی جوان و سۆتێکی بەرز شانۆکەمان کردا. ئەی دەستان خۆش کەش بە گوڵە جوان ئاسیا. ئاسیایتر ئەو نەمان نەماوە بۆ جەژن وایە؟ بەڵێ. ئایتر خۆمە حازرەکەین جلوبەرجی جوانە چینە مۆڵەکانە چینەیتر بەهاریشە خەڵ خۆی داناویتە دوای چەشم سێ بۆ سەیران چکە فریان نەکەوتی نەمسا. بەڵێ. لەم شانۆ فێریەوە بوو ئەگەر چی بۆ مۆڵێک ئەگەر چی بۆ سەیران ئەگەر مناڵێکی خاوەن پێدایەتی و بینی زانی و کە پێویستی بە تۆ یارمەتی ئەگەر پێویستیشی پێ نەبێ کەسێکە بینی بە شێوەیەک مامەڵاکە تۆ چی لەگەڵ ئەو کەسەیە قسەکەی بڵێ ئەم شێوەیە مەکە؟ زۆر بە خۆشحاڵ و یارمەتی خاوەن پێداویستیەکانێم و ئامۆژگاریەوانەشەکەم کە گاڵتەیان پێەکەن بۆیە نابێت ئەوانیش کەسێکی ئاساین نابێ گاڵتەیان بکەین ناو ناتۆریان لێ بنی. باشە جا هەر عەزیز کەشی مایکەکە بێ بۆ کوڕە جوانەش وەکو دوا قسە ئەوەی کە لە ماڵەوە ئێوە ئەبینن دایک و باوکتان هاوکارتانن ئەگەر مامۆستاکان پیان ئەڵێن ئێمە شانۆیەکمان هەیە ئەبێ مناڵەکان کاتی زیاتری بۆ دابنێن لەوانەیە ئەگەری شەڵا سەرکەوتوو بێ شارانی تر بچین لەوێ نمایشی بکەین ئەبینی لە ماڵەوە دایک و باوکەکانتان هی خۆ دایک و باوکی مناڵەکانی هاوڕێت ئەوە پاڵپشتانن تا چەند وات لێکە ئەوەنەی تر تۆ بەورە بکات کە جوانتر ڕۆڵەکەت بگەڕی. لا زۆر. زۆر گرترەبیت و ئەکتیڤترەبی. قسە بۆ دایک و باوکە چی لێرە؟ بە قسەی تۆ بێ بۆ دایک و باوکی هەم خۆت هەم مناڵەکانی هاوڕێت. ڕێز و سڵامەیەکە پاڵپشتم بوون. خۆتان دایک و باوکتان هەر بمێنن بۆتان بێگومان ئەوانیش پشتێکی سەرەکین بۆ ئێوە بەخۆشی لە مامۆستاکان و مامۆستا سازانەکەم. ئێمە دەستخۆشیان لێەکەین. دووبارە سپاسانەکەین زۆر زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتن مامۆستای جان هیوای ئەوەی کە زۆر بەخێبێن ئەچی خۆمانە بە هیوای ئەوەی کامیشە خوێندنگاکانمان ئەمەە بە باشی بچنە پێشەوە کە ئێمە هەمیشە دڵخۆش بین هەمیشە بتوانین خوێندکارەکانمان ئەو خەندەی کە هەیەە هەمیشە لەسەر لێویان بێت دووبارە سپاس بە ئامادەموتان بە هیوای سەرکەوتن و بە هیوای خۆ ئامادەکردن بۆ ساڵانی داهاتوو توانین کاری جوانترمان پێش زۆر بەخێربن زۆر خۆشحاڵ بن.